بینەرانی خۆشەویست سێنارتێم کاتتان باش من سەردەش غەفوور ڕایەنەر لە بواری فریاگوزاری سەرەتاییدا لەگەڵتان بووم بۆ پێشکەشکردنی بڕیەیەکی نوێی کە سەبایەت بە فریاگوزاری سەرەتایی تایبەتمەند بە برینداری. بەڕێزان برینداری سێ جۆر برینداریمانەیە، برینداری سادەمانەیە، برینداری ناوەندیمانەیە، برینداری زۆر. هەر کرانەوەیەک هەر بچڕانێک لە ملوولەکانی خوێندا پێوترێت خوێنبەربوون یان برینداری. دەبێت ئێمە لە کاتی حاڵەکاتی برینداریە بە هەموو جۆرەکانی بە سادە و ناوەندی زۆرەوە ئەبێ نەشەڵژین و ئەبێ دڵنەوەی ئەو کەسانە بکەین کە فریاگوزاری سەرەتاییان بۆکەن بە تایبەت لە کاتی خوێنبەربوونەکاندا. نقاتی یەکەم خاڵی یەکەم ئەوەیە کە ئێمە بەکاری بێنە فریاگوزاری سەرەتاییدا سەبایەت بە برینداری دەبێ شاشی معەقەم، شاشی پاک یا خاول ئەگەر هەبێ پاک بێت یا هەر قوماشەی کە بێ پاک بێت، شاش بێت سیفەت ئەم شاشە سیفەتی موینی تایە کە ئەبسۆربشنی شلەمەنیە کاتیان شلەمەنی هەڵەمژێت. دەبێت شاشەکە پاک و تعقیم بێت لە کاتی فریاگوزاری سەرەتاییدا. هەروەها پلاستەرمان زۆر گرنگە پێویستە لە کاتی فریاگوزاری سەرەتاییە بەکاری بێنین بۆ برینداری لەگەڵ باندج و لەگەڵ دیتۆڵا بۆ تعقیمکردن بۆ پاکشڕاگررتنی ئەو شوێنەی کە بریندار بووە. لەگەڵ ئەوەیە بۆکسی فریاگوزاری سەرەتایی کە لە بەرنامەکانی پێشووترا باسمان کردو زۆر گرنگە لە ئۆتۆمبیل لە ماڵەوە لە شوێنی کار بۆکسێکی سندوقێکی فریاگوزاری سەرەتاییت هەبێت لە حاڵتە کتوبڕوو نەخوازراوەکاندا سوودی لێ ببینیت. بینەرانی بەڕێز ئێستا لەگەڵمانە بن بۆ پێشکەشکردنی جۆری یەکەمی برینداری کە لەگەڵ هاوکارم کاکاسۆدا پێشانتاندێن جۆری یەکەمی برینداری. بڵێ ئەوە ئێستا ئەمە جۆری یەکەمی برینداریە کە خوێنێکی سادەی لەیە کە کەپیلەری ملوولە وردە خوێنبەربوون ملوولە وردەکانی خوێن کە تووشی بچراوی بن کە بە چاو نابینرێت، خوێنێکی سادەی هێواشی لێت و هیچ مەترسیەکی نییە بۆ سەر ژیان و دەبێت دڵنەوەی کەسەکە ئیش نییە. ئێستا چارەسەریەکەین ئاساییە لەو کاتەیە بێت تۆ چی بکەیت بە دیتۆڵیان بە ئاو شوێنی برینەکە بەو شێوە پاکەکەیتەوە تعقیمەکەیت بەو شێوە بە شاشێکی پاک بەو شێوە ئەی سەڕیت جوان بە شاشێکی پاکی کە چیەکەیت لەسەر برینەکە دائانێت بەو شێوە ئەیگرێت لە ماوەی 2 تا 7 دقەیە خوێنبەربوونەکە ئەمێنێتەوە و هیچ زیانێکی ئەوتۆی نابێ بۆ سەر کەسەکە. بەڕێزان ئەمە جۆری یەکەمی برینداری بوو. ئێسش لەگەڵمانە بن بۆ جۆری دۆمی برینداری ئەگەر برینەکە کراوە بوو خوێنێکی زۆرتری پیا تێپەڕە بێ ئەوەی کە پێشتر باسمان کرد برینی سادە بوو. ئێستا برینی ناوەندی کە برین ناوەندی تووشی خوێنبەرەکانی دڵە بن کە خوێنێکی تێری خوێنە تێرەکە خوێنێکی تێر ئاڵ نیە، تێرە ڕەنگەکەی و بەردەوامێت. ئەم خوێنبەربوونە بۆی کرانەوەیەکی زۆر لە گۆشتیان لەسەر پێست ئەگەر هۆی بچڕان بەوەی چەخەوە بێت یان بەوەی تەلەوە بێت یا بەوەی هەر ڕووداوێکی نەخوازراویکەوە بێت کە ڕوئیات لەسەر پێست بێت لەسەر خاچ بێت لەسەر هەر ئەندامێکی لەش بێت. لەم کاتای ئێمە چیەکەن خوێنبەربوونێکی زۆر هەیە کەسەکە ئازاریە ئەبێ دڵنەوەی کەسەکە بکەن و چکە دڵنەوەیکردن لە 100 چارەسەرکردنە لە هەموو حاڵەتێکی فریاگوزاری سەرەتاییدا ئەگەر کەسەکە هۆشی هەبوو دەبێت دڵنەوەی بکەین لەبەرەوەی سایکۆلۆژیان تێکچووە. بەڕێزان لەگەڵمانە بن ئێسش بۆ پلە دوو کە کرانەوەکەی زۆرترە و خوێنێکی بەردەوامی لێیە. ئێستا وادانێن ئەمە ئەوە تا هیچ نییە بەسیتە. ئێستا چارەسەرەکەین بە گۆزێکی پاک ئەگەر بە گۆزێکی پاک بەکارێن بۆ پاکردنەوەی شوێنەکەیان بە ئاو یا هەر مادەیەکی کە بێت بەکارێنین بۆ تعقیمکردن. لەو کاتایە چیەکەین شاشێکی پاک لەسەر شوێنەکە دانین و ئەیگرین بەم شێوەیە کە دڵنەوەی هیچ نییە بەسیت. ئێستا چارەسەر دڵنەوەی کەسەکە ئەەکەین ئەتا خوێنەکە ئەمەیەت بەو شێوە بەرزەکەینەوە لەبەر ئەوەی کە بەسکردنەوەی دەست لەو کاتێک کە بەرزمان کردەوە ئەو شوێنە تەوژمی خوێن بۆ شوێنی برینداریەکە کەمە بێتە هۆی وەسادنەوەی خوێن. بەو شێوە زەختێکی زۆری لەسەرەکرێت بەم شێوەیە بەرزەکرێتەوە. دوای ئەوە بە شاشێک بەم شێوەیە ئەبەسرێتەوە. بەڕێزان لەگەڵمانە بن سیرکەن بەم شاشە بەسرێتەوە شوێنی برینداریەکە. وتمان زۆر گرنگە شاش بۆکسی فریاگوزاری سەرەتایی هەبێت لە ناو سیارە لە ماڵەکان لە هەر شوێنێک کە ئێمە کاری تیا بکەین و مەترسی لەسەر ژیانمان هەبێت بەکاری بێنین. بەم شێوەیە ئەیبەسینەوە جوان بەم شێوەیە. بەڕێزان هیچ نییە بەسیت. ئێستا چارەسەری بە پلاستەرێک شوێنی برینەکە لەگەڵ شاشەکە تەزبیتەکەین و بەرزەکەینەوە بۆ ماوەی 3 تا 4 دقە تا خوێنبەربوونەکە
ئەگیرسێتەوە ئەگەر کراوانەوەیکی زۆر لە برینەکە هەبوو یعنی کرانەوەی زۆر پێویستی بە دوورینەوە کرد ڕادەستی نزیکترین بنکەی تەندروستیەکرێت بۆی بدورێتەوە و چارەسەری پێویستی بۆ بکرێت بەڕێزان لێرەدا کۆتاییان هێنا بە بڕگەی فریاگوزاری سەرەتایی سەبارەت بە خوێنبەربوونی ناوەندی لە بڕگەی داهاتوودا خوێنبەربوونی زۆرتان بۆ خێنە ڕوو چۆن چۆنین بزانین معاملەی لەگەڵا بکەین کە خوێنبەربوونەکە زۆر بوو چۆن کۆنتترۆل بکرێت لەگەڵمانە بن بۆ بەرنامەی داهاتوو تا بەرنمەیەکی کە بەخواتان سپێرم خواتان لەگەڵ.